ئەگەر من وەکو عەبدولەتیف پشتیوانی لە مسلمانانی فەڵەستین نەکەم، لە مسلمانانی غەزە نەکەم، ئەگەر حەز بە سەرکەوتنیان نەکەم، ئەوە من لەم ماڵی خوایەکە دانیشتوم شایەتی لەسەر خۆم دەم کە ئیمانم نییە و بە کافری دەمرم. حەز بە سەرکەوتنیان دەکەیت؟ هەر کەسێ نەک منیش، هەر کەسێ حەز بە سەرکەوتنیان نەکا ئەوە مسلمان نییە بەڕێ. حەز بە سەرکەوتنی حەماس دەکەی یا حەز بە سەرکەوتنی مسلمانان لە هەر کوێیەکی جیهاد حەماسیش مسلمانن بێگومان، مسلمان لە هەر کوێیەک بێ. بەس من سەیرم لەوە دێ بۆچی دەبێ وا پەروەردە بوو بن ئەو برا ئیسلامیانەمان کە من دەڵێم ئیسلامی دەنا هەموو کەسێک مسلمانە کە ئینتیمایەکی حزبی ئیسلامی سیاسیان هەیە، بۆچی وا پەروەردە بوون قبوڵیان نەبڵێ بە هەڵە بڵێ هەڵا لە کاتێکدا سەحابە قبوڵیان بوو پێیان بوترێ ئێوە لەوەدا هەڵەتان کرد ئەمە سەبەبێک بوو لە سەبەبی شکستەکە. باشە دکتۆر لە غەزوەی حونەین بە هەمان شێوە نمونەیەکی تر کە قورئان پێمان دەفەرمێ ويوم حنين إذ أعجبتكم كثرتكم فلم تغن عنكم شيئا وضاقت عليكم الأرض بما رحبت ثم وليتم مدبرين. قورئان دەفەرمێ لە ڕۆژی حونەین پێغەمبەریشتان لەگەڵ عەلەیهی سڵاو وسەلام بەڵام هەندێکتان معجب بوون بە زۆری ژمارەتان هیچ سوودی پێ نەگەیاندن فەشەلتان هێنا و ڕاتان کرد. دەڵی نابێت درۆ لەگەڵ مسلمانان لەم دۆسەیە چێ درۆی لەگەڵ مسلمانان ئەو کەسە درۆ لەگەڵ مسلمانان دەکات کە تا ئێستا نزیکەی 4500 مسلمان لە غەزە شەهید بوو. خوا بە شەهید قبوڵیان کە پلیان بەرزکە بە ئافرەت و بە مناڵ و بە بێتاوان و بە هەمووشی بێتاوانە طبعاً. ئێستا جواب بزانن سەرکەوتین مسلمانان خەمتان نەبێ ئێمە زەربەی بە قووەتمان لە ئیسرائیلدا کام زەربەیە ئێمە چۆن چ زەربەیەکە کە تۆ ئەوانەی وا دەڵێن ئەگەر ئێستا خۆیان بن لە شوێنی ئەهلی غەزە ئەم قسەیە ناکەن بەڵام لە گەرمی مسلمانان شکستیان خوارد. بەڵێ ئەی 4500 مسلمان بەس شەهید بووە، زیاتر لە 10,000 بریندار و دەستشکا و قاچشکا و کوێر بووە. ئەو ژیانەی کە ئەهلی غەزە تێدا ئێمە شکست نییە مەگەر بۆیە ئینسان دەبێت ئەتراف بۆ بکە. خوای گەورە معرەکەی ئوحد بە شکستی دانا. ئێمە ئەمڕۆ بڵین ناکاکە ئێمە سەرکەوتوین بەخوا زەربەیەکمان لە ئیسرائیلدا زەربەی وانە بێ کاکە زەربەی چیمان لێدا ئەمە بەرهەمەکەیەتی العبرة بالخواتیم. پێغەمبەر زۆر باس دەواکرێ مسلمانان لە غەزە پێویستیان بەوەی بەهانانەوە بچین و دروستە و جیهادە کە بچین لەوێ مسلمانی لەوە نییە بەشەر بکەن. ئێستا گومانی لەوە نییە مسلمانان لێرەوە لە کوردستانەوە بچن ئەمە جیهادە. ئەرە والله من بۆم بگونجێت و بتوانم دەگەم سوێن بەخوا دەڕۆم. ئەمە پێشەوانی وتەکانی نەخێر دەڵێ ڕەخنە دەگری ینی لە حەماس کە ئەنجەمی هەڵگیرتان کە خۆتان دەڵێن ڕەخنە شتێکە پێویستە لە ئاینی ئیسلامدا هەیە. بۆچی ڕەخنە بۆ ڕاستکردنەوەیە، ڕەخنە بۆ دووبارە نەبوونەوەی هەڵەیە، ڕەخنە بۆ ئەوەیە کە نەخۆشیەکان دیاریکەین. ڕەخنەمانێ ڕەخلێبوونەوە نییە. من برایانم لە غەزە خۆش دەوێن بە پەرۆشم بۆیان بۆیە پێم ناخۆش ئاوایان لێ بەسەر بێ. من یەکەم وتارمدا ژمارەی شەهیدبووانی غەزە 1400-1500 بوو تا ئەم هەفتەیە تا ئێستا گەیشتوتە 4500 زیاتر. ئەی چۆن بە پەرۆژ نەبم، چۆن دڵم نەسووتێ، چۆن خەفەتبار نەبم. ئێستاش لەولاوە من چەپڵە لێدەم و بەڕاستی سەرکەوتنمان بەدەستێنە سەرکەوتن نییە بناکەی من سەرکەوتن نییە بەڵام وا پەروەردەکراون دائیمەن لە جیهانی وەهم و خەیاڵدا بژین نەک لە جیهانی واقعدا. ئیسلام دینی واقعیەتە. ئیسلام قورئان دابەزی و فێرمان دەکا فەئیەکم منکم 100 صابرە یەغلیب 200 کە 100 کەستان هەبوو صابر و بە ئارام و خۆگر بۆی هەیە بەرامبەر 200 کەس بوەستێ یەک بەرامبەر بۆچی کوردی ڕوا بۆ فەڵەستین شەڕکات دێمە سەر ئەوە. ئەمڕۆ هیچ جەنگێکی هاوکوفە نییە، جەنگێکی متەکافئ نییە بە ئەڵمانیاتەوە بە فەڕەنساتەوە بە بریتانیاتەوە بە ئەمریکاتەوە هەموو وڵاتان ئەوەتە لە پشت جوولەکەن و کەشتی حەڕبی خۆی هێناوە. ئێستا ئێمە ئەوەتە دەڵێن وڵات جیهاد بابیکەن و دەی دەستیان خۆش بێ و با بجوڵێن و باشە کۆمەڵ توانیت بە هانایانەوە بی نا یەکگرت و توانیت بە هانایانەوە بی نەخێر. تورکیا ئەردۆغان توانیت بە هانای مسلمانانی داماوی غەزەوە بی نا وڵاتە عەرەبی توانیتان بێدەنگ بن پشگیریشیان نەکەن خەڵکان نێن هاوسۆز بن لەگەڵیانە. کورە برام وتافلێدانی ئێرە فلسێک نایەنێ بۆ کابرای غەزەیی داما و لەبن خاشاک و بیناکەیدا ورد و هار بووە تۆ هەر لێرە وتاف لێدا ئەوەی ناوێ ئەوەی دەوێت ئاوی پێ بگەێنی ئەوەی دەوێت ڕزگاری کەی ئەوەی دەوێت ئەو جەنگە ڕاگری ئەوەی پێویستە.